بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەینەویش هۆکار و نیشانەکانی بەکتریای گەدە کە زۆرێک نەخۆشن هیرۆدەی ئەم بابەتن یاخود زۆر جار نیشانەکانی نادۆزنەوە نازان کە ئایا بە بەکتریای گەدە یاخود نەخۆشیێکی دیکەیە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر شێروان کۆساری پزیشکی پایەبڵندی هەنایی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک دکتۆر سڵای خوا لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. سڵای خوای گەورە لە ئێوەش، سڵاو لە کەناڵە بەڕێزەکەتان، سڵاو لە بینەران و بیسەران. خۆشحاڵم جارێکی دیکە دێمەوە خزمەتتان لە بۆ باسکردنی بابەتێکی تری گرنگی پزیشکی. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر باز لە بەکتریای گەدە بکەین، مەبەست چیە لە بەکتریای گەدە، ئەم نەخۆشیە چۆن بناسرێتەوە؟ بەڵێ بەکتریای گەدە کە زۆر جار خەڵک بە هەڵە پێی دەڵێن ڤایرۆسی گەدە کە لە ڕاستیدا خۆی هۆکارەکە بەکتریایە، جۆرە بەکتریایەکە لە ناو گەدە دەژی. ئێمە دەزانین لە ناو گەدە ترشەڵۆکی بەهێز هەیە کە زۆر جار ڤایرۆس و بەکتریایەکان خۆیان ناگرن لە ناویدا و ئەو ترشەڵۆکە بەهێزە ئەو بەکتریا و ڤایرۆسانە دەکوژی. بەڵام ئەو جۆرە بەکتریایە کە پێی دەڵێن ناوەزانستەکەی هێلیکۆبەکتر پایلۆری یان زۆر جار پێی دەڵێن H پایلۆری، بەهۆی پێکهاتە تایبەتەکەیەوە دەچێتە چینە قوڵەکانی دیواری گەدە و پشتێنەیەکی تفتی لە دەوری خۆی دروست دەکا کە بەهۆیەوە ترشەڵۆکی گەدە هیچ کاریگەریەکی لەسەری نابێ و ئەو بەکتریایە بە ئاسایی دەتوانێت لە ناو گەدە بژی و کەسەکە تووشی شێشە بکات. کاتە کاکتۆر نیشانەکانی چین کاتێک کەسێک توش دەبێ بەچیا بزانێ ئەمە بەکتریای گەدەیە؟ بەکتریای گەدە خۆی نەخۆشیی زۆر بربڵاوە لە جیهان، یعنی بە نزیکەی دەتوانین بڵین لە 150 خەڵک لە جیهان هەڵگری ئەو جۆرە بەکتریایەن، بەڵام بەشێکی زۆریان هیچ نیشانەیەکیان نییە. هەندێکی تریان کۆمەڵێک نیشانەیان هەیە وەکو ئازاری گەدە، دڵەکزێ، هێڵن جوڕشانەوە، سکچوون، زۆر جار ئەو نیشانانەیان هەیە. بەڵام هەندێکی تریان کە زۆر زار دێنە لامە لە نەخۆشخانەکان یاخود لە کلینیکەکان بە ماکەکانی ئەو بەکتریایە دێن، چونکە ئەو بەکتریایە لە ناو گەدە ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ بمێنێتەوە کەسەکە تووشی برینی گەدە دەکە یاخود پێی دەڵێن قورحەی مەعیدە. جا ئەو قورحەیە زۆر زار دەبێتە هۆی خوێنبەربوونی گەدە، نەخۆشەکە دێ بە نیشانەکانی کەم خوێنی و کەمی مادەی ئاسن، دەڵێت دکتۆر بێتاقەتم، بێهێزم، زوو شەکەت دەبم، هەناسەم تەنگ دەبێ، زوو بڕۆم، زوو ماندی دەبم، یاخود زۆر زار دەڵێ ڕەنجی پیساییم گۆڕاوە بە ڕەنجی ڕەش. ئەوە بە شێوەیەکی گشتی نیشانەکانی ئەو بەکتریایە. بەڵام ئازاری گەدە، یعنی ئازار لەو شوێنەی کە خەڵک پێی دەڵێن شوێنی مەعیدە کە بەشی سەرەوەی ناوەڕاستی سکە، مەرج نییە بوونی ئازار لە شوێنی گەدە بەهۆی گەدەوە بێ، کە ئەوە پەیامێکە زۆر گرینگە پێویستە بیگەندرێ و جارێک تریش لەو مینبەرەوە گەیاندوومە. بوونی ئازار لە شوێنی گەدە دەکرێت بە هۆکاری ترەوە بێ، دەکرێت بە هۆکاری گەدەوە بێ و دەشکرێت بە هۆکاری جەڵتەی دڵەوە بێ. زۆر جار جەڵتەی دڵ ئازارەکەی لە شوێنی گەدە بە دیار دەکەوێت، دەکرێت بە هۆکاری هەوکردنی کورتخایەن و درێژخایەنی پەنکریاسەوە بێ، دەکرێت بە هۆکاری برین بێ لە دوازدەگرێ، دەکرێت بە هۆکاری هەوکردنی تورەگەی زراو بێ. لەبەر ئەوە مەرج نییە ئەو کەسەی کە لە شوێنی گەدە ئازاری هەبوو هۆکارەکەی گەدە بێ، بۆیە باشتر وایە ئەو کەسە سەردانی پزیشک بکە، ڕای پزیشک وەربگرێ بۆ جیاکردنەوەی هۆکارەکەی، چونکە زۆر جار ئێمەش وەکو پزیشک ئاسان نییە بۆمان جیای بکەینەوە کەسێک ئازاری هەیە لە شوێنی گەدە، هۆکارەکەی بەهۆی گەدەوەیە یاخود بەهۆی هۆکاری ترەوەی، دوای کۆمەڵێک پشکنین ئینجا دەتوانین بگەینە نەتیجە و بە نەخۆشەکە بڵین هۆکاری ئەو ئازارەت گەدەیە یاخود هۆکارێکی ترە. زۆر باشە کاک دکتۆر، ئەو ڕێگانە چین کە کەسێک تووشی ئەم بەکتریا دەبێت، بە چه هۆکارێک تووش دەبێت؟ لە خواردنەوەیە، لە چیەوەیە کاتێک کە تووشی ئەم نەخۆشیە دەبێت؟ بەڵێ
ئەو بەکتریایە خۆشبەختانە لە ڕێگەی هەواوە لە کەسێک بۆ کەسێک ناگوازرێتەوە، بەڵام بە زۆر ڕێگایتر لە کەسی توش بووەوە بۆ کەسی ساخت دەگوازرێتەوە. ئەوانیش لە ڕێگەی بەرکەوتن بە لیک و ڕشانەوەی کەسی بەرکەوتوو، لە ڕێگەی بەرکەوتن بە پیسایی کەسی توش بوو و لە ڕێگەی خواردنی توش بووە. زۆر جار ئەو خواردنانەی کە لەسەر عارەبانەکاندا دەدرێن و سەری دانەپۆشراوە خواردنەکە پیس بوون، یان زۆر لە چێشتخانەکان ئەگەر هاتوو خواردنەکە پیس بوو بێ بۆ بەکتریایە کاتێک ئەو کەسە ئەو خواردنە دەخوا لە ڕێگەی ئەو خواردنەوە بۆی دەگوازرێتەوە. کاکتۆر چۆن دەستنیشان دەکرێت یاخود ئەو پشکنینانە چین کە دەری دەخات کەسێک تووشی بەکتریای گەدە بووە؟ بەڵێ 4 ڕێگامان هەیە بۆ دەستنیشانکردنی ئەو بەکتریایە. ڕێگاکان یەکەمیان لە ڕێگای خوێنەوە کە ڕێگایە کە ئێمە وەکو پزیشک هیچ پشتی پێ نابەستین لەبەرەوەی نەتیجەی هەڵە دەدات بەدەستەوە. پشکنینی خوێن بۆ دەستنیشانکردنی گەدە پشکنینێکە لە ڕووی پزیشکەوە پشتی پێ نابەسترێ، لەبەرەوەی زۆر جار کەسەکە کە پشکنینەکە دەکات زۆر جار ڕەنگە ریزڵتەکە بە پۆزتیڤ بێتەوە لە کاتێکدا نەخۆشەکە هەڵگری ئەو بەکتریایە نییە، یاخود ریزڵتەکە بە نێگەتیڤ بێتەوە لە کاتێکدا ئەو نەخۆشە هەڵگری ئەو بەکتریایە. بۆیە ئێمە وەکو پزیشک پشت بە ڕێگای پشکنینی خوێن نابەستین، بەڵام بەداخەوە لە زۆرێک لە تاقیگەکان دەبینین ئەو پشکنینە دەکرێت و خەڵک دەیکات. ڕێگای دووەم ڕێگای پیساییە. لە ڕێگەی پیساییەوە ئەو بەکتریایە دەستنیشان دەکرێت. ڕێگای پیسایی ڕێگایەکە ئێمە پشتی پێدەبەستین، ڕێگایەکە هەم لە ڕووی نرخەوە هەرزانە لە بۆ نەخۆش و هەمیش هەستیارە بۆ دەستنیشانکردنی ئەو بەکتریایە. ڕێگای سێیەم ڕێگای هەناسەیە کە پێی دەڵێن یوریا بریث تێست. ئەو ڕێگایش زۆر هەستیارە بۆ دەستنیشانکردنی ئەو بەکتریایە و ئێمە وەکو پزیشک پشتی پێدەبەستین تاکە کێشە لەو پشکنینە ئەوەیە کە تۆزێک نرخی گرانە. و ڕێگای چوارەم ڕێگای زەرعە، تەنها لە بۆ ئەو کەسانە دەکرێت کە نازور یاخود هەناوبینیان لە بۆ دەکرێت. دوای ئەوە بەشێکی کەم لە گەدە وەردەگیرێت و زەرع دەکرێت بۆ ئەوی بزانی ئایا ئەو کەسە هەڵگری ئەو جۆرە بەکتریایە یاننا. بەڵام پێش پشکنین ئامادەکاری بۆ پشکنین زۆر گرینگە کە زۆر جار ئەوە لەلایەن خەڵکەوە پشتگوێ دەخرێت. ئەو کەسەی کە پشکنینی بەکتریای گەدە دەکات جا چ لە ڕێگەی پیساییەوە چ لە ڕێگەی هەناسەوە پێویستە 2 هەفتە پێش ئەوە هیچ دەرمانێکی گەدەی وەرنەگرت بێ، وەکو دەرمانی ئۆمیپرازۆڵ و پانتۆپرازۆڵ و لانزۆپرازۆڵ و باقی دەرمانەکانی ترکە بۆ ئازاری گەدە وەردەگیرن و پێویستە ئەو کەسە 4 هەفتە هیچ دەرمانێکی دژە هەوکردن و ئیلتیهاباتی وەرنەگرت بێ. دەرمانی دژە هەوکردن وەکو ئەمۆکسیلین و ئەزیترۆمایسین و سفتریاکزۆن و باقی ئەو دەرمانانەی ترکە بۆ هەوکردنی گەدە وەردەگیرێن. ئەگەر هاتوو نەخۆش ماوەیەک پێش ئەوە ئەو دەرمانانەی وەرگرت بێت چ دەرمانی گەدە چ دەرمانی هەوکردن دەکرێت ئەو پشکنینە ئەنجامی هەڵە بدات بەدەستەوە. زۆر باشە کاک دکتۆر، ئەم بەکتریایە ئایا دەبێتەوە هۆکارێک زۆر جار بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجەی گەدە یاخود ئێمالکردنی ئەو کەسیان چ شتێک خوا نەخواستەوە لەم نەخۆشە دەکات بگاتەوەی کە بەهۆی ئەم بەکتریا تووشی شێرپەنجەی گەدە ببێت؟ بەڵێ بوونی ئەو بەکتریایە مەترسیەکەی ئەوەیە ئەگەر هاتوو بۆ ماوەیەکی دوور و درێژ لەناو گەدە هەبێت و کەسەکە چارەسەر نەکرێ، گەورەترین کێشە کە دروستی دەکە بوونی برینی گەدەیە، ینی کەسەکە تووشی برینی گەدە دەکا، تووشی قورحەی مەعیدە دەکا. جا زۆر جار ئەو قورحەیە دەکرێ بگۆڕدرێ بۆ برینی شێرپەنجەیی، بۆیە زۆر گرینگە ئەو کەسەی کە هەڵگری ئەو جۆرە بەکتریایە هەر کاتێک زانی هەڵگری ئەو جۆرە بەکتریایە یەکسەر خۆی چارەسەر بکە و سەردانی پزیشک بکە بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. کاکتۆر هەموو تەمەنێک تووشی بەکتریای گەدا بێ خود ئەو تا جیاوازی هەیە لە نیشانەکانە؟ بەڵێ هەموو تەمەنێک تووشی ئەو بەکتریایە دەبێت، بەڵام زیاتر لە
تەمەنی هەرزەکاری و لە تەمەنی گەنجان و پیران لە منداڵان کەمتر هەیە. کاکتۆر گەر باس لە چارەسەرەکان بکەین، ئایا چارەسەر تەنها دەرمانن ئەو تا ڕێگای تریش هەیە؟ بەڵێ چارەسەری بەکتریای گەدا لە دوو ڕێگاوە دەکرێت. ڕێگای یەکەم دەرمانە کە پزیشک ئەگەر هات و دوای ئەوەی پشکنین بۆ کەسی توشبوو دەکا دەرچێت ئەو کەسە تووشی بەکتریای گەدە بووە، دەرمانی بۆ دەنووسێ کە دەرمانەکە بۆ ماوەی 10 ڕۆژ یاخود 2 هەفتە پێویستە نەخۆش لەسەری بەردەوام بێ. و دووەمین ڕێگا بریتێ لە پارێزی، لە پارێزی خواردن. پێویستە ئەو کەسەی کە هەڵگری بەکتریای گەدەیە و چارەسەر وەردەگرێ خۆی دوور بخاتەوە لە خواردنی قورس و چەور، لە خواردنی ترش و تیژ و بەهارات و هەروەها خواردنەوە گازیەکان و خواردنەوەی کحولی. و دوای وەرگرتنی چارەسەر ئەو کەسانی کە چارەسەر وەردەگرن پێویستە دوای مانگێک لە تەوابوونی چارەسەرەکە دووبارە پشکنین بکەنەوە لە بۆی بزانن ئایا بە چارەسەرەکە بەکتریاکە ڕۆشتووە یان نا، چونکە زۆر جار بە کۆرسێک دەرمان بەکتریاکە لا ناچێت، پێویست دەکات نەخۆشەکە کۆرسی دووەم و سێمی ژۆر بگرێتەوە. بۆیە زۆر گرینگە دوای تەوابوونی کۆرسی دەرمانەکە جا 10 ڕۆژ بێ یان 2 هەفتە پاش مانگێک پێویستە ئەو کەسە هەمان پشکنین بکاتەوە بۆ دڵنیابوون لە ناوچوونی بەکتریاکە. زۆر باشە کاک دکتۆر، پێشتر باست لە ڕێگەکانی گواستنەوەی کرد. ئەم نەخۆشیە خۆشبەختانە لە ڕێگەی هەوا ناگوازێتەوە، بەڵام ئەگەر سوتفەتەن دایکێک تووشی ئەم نەخۆشیە بوو بەکتریای گەدا ئایا لە ڕێگەی شیر پێدانە دەگوازێتەوە بۆ منداڵ؟ بەڵێ خۆشبەختانە ئەگەر دایکێک توش بوو بێ بە بەکتریای گەدا ناگوازێتەوە بۆ کۆرپەکەی ناوسچی کە لە ناوسچیایەتی، بەڵام لە ڕێگەی شیرپێدانەوە بەڵێ دەگوازرێتەوە بۆ منداڵەکەی. کاتە دەکرێت خۆپارێزیەکان چۆن بن بۆی کەسێک لە کەسێکەوە نەگوازرێتەوە بۆ کەسێکی تر؟ هەروەک گوتمان یعنی ڕێگاکانی گواستنەوە لە کەسێک بۆ کەسێکی تر زیاتر لە ڕێگەی بەرکەوتنە بە لیک و ڕشانەوە یاخود پیسایی کەسی توش بوو هەوڵ بدرێ ئەوانەی کە هەڵگری ئەو زۆرە بەکتریانیان ئەو کەسانەی کە لە چێشخانەکان خواردن ئامادە دەکەن دوای چوونیان بۆ تەوالێت زۆر بە پاچی و بە جوانی دەستیان بشۆن دوای ئەوە خواردن ئامادە بکەن، چونکە خۆتان دەزانن هەروەک باسمان کرد یەکێک لە ڕێگاکان خواردنی پیس بووە بۆ بەکتریایە. ئەگەر هاتوو ئەو کەسەی کە خواردن ئامادە دەکا هەڵگری ئەو بەکتریایە بێجابی زانەیاننا، ئەگەر هاتوو دوای هاتنە دەرەوە لە تەوالێت دەستی بە جوانی نەشوە طبعاً ئەو بەکتریایە لە ڕێگەی خواردنەکە دەگوازێتەوە هەر کەسێک لەو خواردنە بخوا دەکرێت ئەو بەکتریایە توش بێت. کاک زۆر بە شێوازێکی گشتی پێشتیش ئاماژەیەکە پێکرد، ینی کەسێک کە لەوانەیە هەمان نیشانەی ئەمەی ئەم نەخۆشی هەبێ بەکتریای گەدا، ئایا تەنها بە پشکنینەکە بۆی دەرەکەوێت کە بەکتریای گەدەی هەیە و جیاوازە لەگەڵ نەخۆشیێکی دیکە یاخود بۆ خۆت ئاماژت پێکرد هەندێک جا لەوانەیە هەر پەیوەندی نەبێ بە گەدەوە؟ ئەمە خۆی زۆر گرنگە ئەم خاڵە بووی کە هاوڵاتیان و شاریان ئەمە لەو بارەیەوە. هەروەک گوتمان یعنی بوونی ئازار لە گەدا مرز نییە بەهۆی گەدەوە بێ، بۆیە ئەمە هەموو جار ئامۆژگاری هاوڵاتیانی بەڕێزی خۆمان دەکەین، ینی لە خۆیانەوە با هیچ چارەسەرێک وەرنەگرن، سەردانی پزیشک بکەن. ئێمە دوای ئەوەی کە لەگەڵ نەخۆشەکە دادنیشین، دوای ئەوە کە بەدەستی خۆمان فەحسی سەریری نەخۆشەکە دەکەین و لە ڕێگەی پشکنینەوە ئینجا دەگەینە ئەنجام کە ئایا ئەو ئازارە بەهۆی گەدەوەیە یاننا. بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین ئەو ئازارەی کە بەهۆی گەدەوە دروست دەبێت جا بەهۆی بوونی ئەو بەکتریایە و ماکەکانی لە گەدە یاخود لە دوازدەکرێ زۆر جار پەیوەندی بە خواردنەوە هەیە. ئەگەر هاتوو ئەو بەکتریایە کەسەکە تووشی برینی گەدە بکە، تووشی برین بکە لە گەدا، ئەو کەسە لە کاتی خواردن تووشی ئازار دەبێت، ینی کە دەستی بە خواردن کرد دوای ماوەیەک ئازارێکی بەهێز لە گەدەیدا دروست دەبێت. و ئەوانەی کە
برینیان لە 12 گرێ هەیە بە پێچەوانەوە لەو کاتێک کە برسین زۆرزار لە ناوەڕاستی شەو کەسەکە بە خەبەر دەکاتەوە لە خەو کە برسین و گەدایان بەتاڵە زۆرزار کەسەکە تووشی ئازار دەبێت ینی ئەوە یاسایەک نییە ینی بڵین 100% وایە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بەهۆی بەکتریای گەدە و برینی گەدەوە ئازاریان لە شوێنی گەدە دروست دەبێت زیاتر پەیوەندی بە خواردنەوە هەیە بەڵام هۆکارەکانی ترکە باسمان کرد ئەگەر کەسێک ئازاری گەدەکە بەهۆی جەڵتەی دڵەوە بێ بێگومان هیچ پەیوەندی بە خواردنەوە نییە ئەو کاتە ڕەنگە کەسەکە کۆمەڵێک نیشانەی تری هەبێ بۆ نمونە ئازارەکە بداتەوە ناوشانەکانی هێڵنج و ڕشانەوەی لەگەڵ بێت لەوانەیە کەسەکە ئارەق بکە هەناسەی تەنگ بێ لەگەڵی ئەوە نیشانەکانە یاخود ئەگەر بەهۆی هەوکردنی پەنکریاسەوە بێ زۆرزار ئازارەکە زۆر بەقووەت دەبێ هیچ پەیوەندێکی بە خواردنەوە نییە ینی کەسەکە خواردن بخۆیان نەخوا هیچ تەسیر لە ئازارەکە ناکە یان زۆرزار کەسەکە ئەگەر بەهۆی هەوکردنی پەنکریاسەوە بێ کاتێک خۆی دەنوشتێنتەوە ئازارەکە کەمتر دەبێت ئەگەر پاڵکەوێ ئازارەکە زیاتر دەبێت ئەو ڕێگایانەمان هەیە کە پێی دەناسێنەوە بەڵام ناتوانین 100% لەسەر ئەو شتانە بڕیار بدەین بۆیە ئەوە دووپات دەکەمەوە کە پێویستە ئەو کەسە سەردانی پزیشک بکە بۆی پزیشک بڕیار بدە کە ئازارەکە بەهۆی چیەوە دروست بووە. کاکتۆر هەندێک کەس هەیە کاتێک دەزانێت بەکتریای گەدەی هەیە ڕەنگە هەندێک چارەسەر بگرێتە بەر بە نمونە چارەسەری سروشتی جۆرێک لە ڕۆک بەکاربێنێ یاخود زەیت بەکاربێنێ ئەوانەی کە زیاتر دەفرۆشرێن یان بێوێ ڕێگایەکی سروشتی بگرێتە بەر ئەمە لە ڕۆتەن دروستی و پزیشکیەکە دروست یاخود دەکرێت زیانی دواتری هەبێ بۆ ئەم نەخۆشە. بەڵێ ئێمە وەکو پزیشک ناڵین هیچ بڕوامان بە چارەسەری جیایی و چارەسەری سروشتی نییە بەڵام ئێمە زۆر جار دەڵێن لە پاڵ چارەسەرە پزیشکیەکە بە چارەسەری جیایی و سروشتیش بەکاربێنێ ئێمە قەت ئامۆژگاری نەخۆش ناکەین بەوەی کە واز لە چارەسەری پزیشکی بێنێت بچێت تەنها بە چارەسەری جیایی و چارەسەری سروشتی عیلاجی خۆی بکات چ لە بۆ بەکتریای مەعیدە چ لە بۆ هەر نەخۆشیشی تر چونکە ئەو چارەسەرانەی کە لە ڕووی زانستیەوە دانراون دوای کۆمەڵێک ریسێرچ و لێکۆڵینەوە دانراوە ئاوا لە خۆڕاییدا نەندراوە بۆیە ئامۆژگاری هاوڵاتیانی خۆمان دەکەین کە ئەگەر هاتوو ویستیان چارەسەری جیایی و چارەسەری سروشتی بەکاربێنن با لە پاڵ چارەسەر پزیشکیەکە بێت نەک بەتەنها. زۆر باشە کاک دکتۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەکان چییە بۆ هاوڵاتیان تاوەکو تووشی ئەم نەخۆشیە نەبن و ئایا ئەم نەخۆشیە پێم وانێ پێوەست بێ بە وەرز و ئەوە بەڵامەوەی کە گرنگە ستایلی ژیان ستایلی خواردنەکان ڕۆڵی دەبێت تا چەند گرنگە ئەو ڕێنمانەی بەڕێزت کە باسی دەکەی جێبەجێ بکرێ بۆی کە دووربین لەم نەخۆشیە کە سەرڵدەدا لەوانەیە بۆ نەخۆشی دیکە کە چارەسەریش نەکرێت. گرنگترین ڕێنمایی هەروەک چەند جار دووپاتم کردەوە ئەوەیە کاتێک ئازار لە شوێنی گەدە دروست بوو ڕاستەوخۆ سەردانی پزیشک بکرێت بۆ ئەوەی سەرەتا هۆکارەکەی دەستنیشان بکرێت دوای ئەوە کە زاندرا هۆکارەکەی گەدە و بوونی بەکتریای H. pylori بوونی بەکتریای گەدەیە ڕاستەوخۆ چارەسەر وەربگرێت دواخستنی چارەسەری بەکتریای گەدە ڕەنگە کەسەکە تووشی کۆمەڵێک ماک بکاتەوە کە گرنگترینیان وەکو باسمان کرد برینی گەدەیە جا برینی گەدەش ڕەنگە کەسەکە تووشی خوێنبەربوونی گەدە بکاتەوە خوێنبەربوونی گەدەش کۆمەڵێک ماک لەسەر کەسەکە بەجێ دێڵێ و ئامۆژگاریمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان ئەوەیە کە پاک و خاوێنی بپارێزن و بەڕاستی خواردنی سەر عارەبانەکان نەخۆن لە شوێنێک خواردن نەخۆن کە دڵنیان نەبنەوە لەوەی کە خواردنەکەیان پاکە ئیدی ئەگەر هاتوو ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن ئینشاءالله دوور دەبن لە توشبوون و ماکەکانی ئەو جۆرە بەکتریایە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شیروان کۆساری پزیشکی پایەبڵندی هەناوی بە شازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. سپاس دەکەین کاکتۆر.